بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامین لەگەڵتان بەڵێ پرسیارەکەت و ناوی خۆت بڵێیت و پرسیارەکەم بەخێرهاتنی میوانەکانەکەم دوو پرسیارم ناوم هاوار سابیرە کەسکاریان فالکراوەکانم لە چەپچە وڵاتومە دوو پرسیارم هەیە پرسیارەکان لە کاک عادیل ئەندام پەرلەمانی عێراق پرسیارەکانش لە مامۆستا ئارام وەزیری شەیدان فالکراوەکان بەڕێز کاک عادیل کە تۆ لە 2009 ئەندامی پەرلەمانی عێراقی تاکو ئێستا بۆ لەو بودجەی خۆتانە لەو معاشەی خۆتانە کەوا لە 110تان نەداوەتە سندوقی کەسوکاری شەیدان و ئەنفال کراوەکان داینن ئایا بۆ تاکو ئێستا تۆ جەناب سەردانی چەمچەماڵ و نەحەی ڕزگاریت نەکردووە ئایا تۆ بە دەنگی ئێمە هەڵبژێرایەتە بۆ ئەنجومەنی عێراق پرسیارێمیش لە مامۆستا ئارام هەیە باش فەرموو پرسیارەکەت بکە پرسیارێمیش لە جەنابی مامۆستا ئارام هەیە وەزیری شەیدان و ئەنفال کراوەکان جەنابی مامۆستا ئارام وەکو خۆی کە ئیشی جوانی کردووە من ئاگام لێتی کە زیاتر لە دە ژنە شەید و ژنە ئەنفال بە منی وتووە کە موچەیەک لە پارەی خۆی کە یەکی بڕی 250,000 دینار کە دایەتێش ئەو هینانە لە ڕێی منەوە من دەستخۆشی لێ یەکەم ئەوە لە پارەی گرفانی خۆی بووە نەوکەم لە پارەی وەزارەتی شەیدان بەڵام من یەک پرسیارێکی لێکم تاکو ئێستا بۆ کە گۆڕانکاریەکی لە وەزارەتی شەیدان و ئەنفال کراوەکان نەکردووە هۆکەی چی بووە کە ئەو یەکێکە لەم وەزیرانە کە پێشکەوتوانی کابینەی حوتەمە من زۆر سپاس دەکەم کاک عادل فەرموو زۆر سپاس و پرسیارێکی زۆر سەرڕێحەوانە بوو بەڵام بەڕاشکاوانە پێت دەڵێم منێکێک بووم لەوانی لە کاتی هەڵبژاردن تەوان لە 2002 بووم بە پەرلەمانتار لە 7 2010 هەڵبژاردن کرا لە یەکی 6 2010 پەسەند کرا یەکێکم لەوانەی کە لە یەکەم موچە و دووەم موچە و سێم موچەی خۆم لە دەڤەری خۆمان دەڤەری ڕاپەڕین کە لە مانجی ڕەمەزاندا دێ بە دەی سنوورەکەمان سەردانی خەڵکی هەژارم کردووە پارەم داوەتە خەڵکی هەژار هەر سێ موچەکەم و تاوەکو ئێستاش بە بەڵگە و بە دۆکیمنت دەتوانی بێ سەردانی سنوورەکەمان بکەی خوێندکاری هەژار کە بەبێ ئینتیمای سیاسی پارسی و 6 خوێندکاری زانکۆ لەسەر خەرجی من خوێندنی تەواو کردو و ئێستاش نزیکەی چل کوڕی هەژار و منداڵی هەژار و هەتی و بێوەژن موچە لە من وەرەگرێ ئەگەر داوای بەڵگەشم لێ بکە ئەگەر بۆم دەستی خۆش بێ بۆ کارەکانت هەمووی کاری جوانە بەڵام نسبەتەوەی کە سەردانت نەکرد ڕاستە بەهۆی سەرقاڵیمان و فراوانی سنوورەکەی خۆم ئەبوایە سەردانی سنووری گەرمیان بکەم بەڵام بەڵێنی ئەوەت پێدەم کە سەردانی سنوورەکە ئەەکەم و لە منبەری NRTشەوە بەڵێن پێدەم کە بەشێک لە موچەی خۆم بۆ معنایت یعنی تۆ کردوتە قەومایەتی کردوتە عشرەت بازی یعنی دەڤەرێکی دەڤەری تۆیە ئەڵێم داوای لێبردن ئەەکەم سەردانی دەڤەری ئێوەم نەکردووە بەڵێن پێدەم کە سەردانتان بکەم و هاوکاری مادیش بۆ ئەو سندوقی کە بەڕێزت باسی ئەەکەی دەستت خۆش بێت دەستت خۆش بێت بەڵێ مامۆستاگیان وەڵامی سپاس وەڵام سەرەتا سەربارەت ئەو پرسیارەی کاک شێخە ئاخیرەکەی بەڕێ ئامادەبوونی بەڕێز مام جەلالیا هەر سەرکردیار بە ڕێزیشتر خۆی ئامادەبوون باشە یعنی تا فرەوان بێ بۆ ئێمە باشترە بەڵام ئامادە نەبوونیش ینی مەرجی ئەوە نییە ینی پێوانەی ئەوە نیە و کەسە لەگەڵ ئەوانەیە خۆی گرنگ ئەوەی ئەو کەسانە چی ئەەکەن بۆ ینی پرسی کورد پرسی ئەنفال زۆری تلوانەیە نتوان ئامادە بن من خۆم لەم ڕۆژانە بە ڕێزی وها بۆ تەلەفۆنی بۆم کردووە چ پرۆژەیە بکەین باشە بەڵام ناشتوانانی ئامادە بێت لەبەر کاروباری تایبەت و ئەوانە گرنگ ئەوانە لە بەغداینسەوەی بەنی جۆنۆساید ناساندن ئەو بە ڕێزانەوەی قەت سەری ناگرت ئەوانە لێوەنە بۆ کاک عادیل و ئەوان نازانێ من شایدێش بۆ کاک عادیل و پەرلەمانتارانەی لە بەڵێنی خۆمان لە بەغدان بەڕاستی ژیانیان زۆر قورسە زۆر لە مەترسیان لە شەڕەشەقێکان من بە بەڕێزیاکیانم وتم حقیوای زیندانی سیاسیتان بۆ دەرەکرد چکە لەوێەوە بەپەلەپەلە بۆ شوێنەکەی خۆیان تۆ باران شتی ناخۆش ئەوانە بۆ شایدی ئەمانە لە بەردەم کارێکی زۆر سەخت و ناخۆشن کە ئەچی ئەنج ئەیبینی ینی لێرەوە نازانی سەبارەت بە پرسیارێکی کاک هاوار گۆڕانکاری لە وزارە ڕاستەکە ئێمە ویسمان سەرەتا پەلە نەکەین ینی بۆ تا شارزایی پیاکەین و بەناممان هەیە پێداچوونەوەی بە هەیکەلی وزاری بکەین ئەو شوێنانی کە پێویستە بڵێن ئاڵ و گۆڕیتیا بکرێ و ڕازمە ڕامان سپارتون راپۆرت بەرز بکەن و هەڵسەنگاندن بە ڕێبەرەتەکان و ڕاوێژکارەکان و دراسەیەکەین و ینی پێمان باشترە پەلە نەکرێ ئاشنایەتی پێیا بێ خەڵک لە کارە دەرەکەوێت چۆنیە ئەنجا ینی ئەمە دوای ئەم یادانە کە تەواو بێ بەرنامە بە ماوەیەک دەست بە لێکۆڵینەوەکەین ئەنجا هەوڵە دەین بۆی بکرێت زۆر سپاس بەڵێ جەنابەت ناوی خۆت بڵێیت و دەیفەرموو
سەبارەت بۆی کە مامۆستا ئارام باسی کردی خۆێمە 1 ساڵ ینی گلەی 1 ساڵمان نەکردووە چەند ساڵێک ئێمە یادی ئەنفالەکەینەوە ینی فراغێک کار هەبوو بایەوەی کە بە ڕێزمام جەلال و کۆمەڵی سەرکردەی تری سەردان بەڵێ زۆر سپاس پەیامەکەت گەشت بمبورە لە بەرۆی کاتی میوانەکانی ترە بمبورە داوای لێبوردنەکەم ناوی خۆت و پرسیارەکەت. یاعقوب کەڵانی لە ئەنفالستانی دوو نەحی شۆڕشەواتوم ڕاستی من سەرەتا یەک پرسیار ئاراستەی هەموو میوانەکانەکەم ڕەنگە ئەم پرسیارین هەموو ئەنفالکراوێک بێت ئەگەر ئێسک و پلوسکانی سە زین و بنەوە پرسیاراکەن تکایە گەر بەوەڵە بەڵێ و نەخێریش بێوەڵام بنەوە گەریزنتان من یەک پرسیار ئاراسێر چوارتان و هەموو دەسەڵاتدارانی کوردستانەکەم ئایا ئەنفالچیەکان ئێستا لە دەسەڵاتدارانی کوردستانە پلیان زیاتریان ئەنفاگراوەکان تکایە مامۆستا گەر زەحمەتێکی وەڵامێکی بچووکم منێ حەزەکەم وەڵامی گوەرگرم حتما ئەنفالچیەکان دەسەڵاتیان زیاترە مامۆستا جەناب داخن خۆی لەو دام دەستگانی حکوومەت ئەگەر بچی ئامارێکی باشە مەسەن ناو پەرلەمان چەند کوڕکچی شەهیدی تایە لە پەرلەمانی عێراقوانەی خۆمان دامەزگان ئەوە ئامار بکرێ باشە ینی خۆ ئامارەکە وەڵامەداتەوە ئێستا ژمارەیەکی زۆری کوڕ و کچی شەهید ئێستا لە پای باشان پلەی باشیان هەیە من پێم ناخۆشە گەرێکی تاوانبار بێ بەڕاستی تاوانباری ئەنفال بێ تاوانباری جینۆساید بێ بڵێن پرێکی بەرز پێی بدرێ ئەگەر بە تاوانبار ساغ بوو بێتەوە ئەن دادگا ساغی کاتەوە کاریشی خۆش نییە بەڵام ئەوە ئامار هەیە ینی من خەڵکێکی زۆر ناسم کوڕکچی شەهیدن پلە و باشیان بە شانازی مامۆستا زەحمەت نەبێ ئەوەی بەرز بڕۆ ناو پەرلەمانی کوردستان بزان چەند کوڕکچی شەهیدن شکاک عادل جەنابەت ئەگەر عفو پێم وایە بەو شێوەی نییە کە بڵێ ئەنفالچیەکان لە کەسوکاری ئەنفال زیاتر احتیمامیان پێدراوە بەڵێ تا ڕادێک پۆست و پلیان هەیە لە هەندێک شوێن کە نەدەبایە وا باە بەداخەوە بەڵام حکوومەتیش احتیمامی زیاتری داوە بە کەسوکاری ئەنفال بە کەسوکاری شەهیدان بەڵام لەگەڵت دام کە لە هەندێک شوێندا پۆستیان هەیە بەڵێ کاک لەتیف من لە دەسەڵاتە نیم منیش پرسیارەکەی تۆکم کەواتە لێرەوە ئەوم هەم بۆ دەرەکەوێت لە ڕای کاگ ئەحمەد دویان ئەوەی کەوا ئێمە ڕۆژانە لەناو ئەنفالەکانان هەستەکەین ئێستاش ئەنفالین من ئێستەی شێڵێمەوە بەڕاستی ئەڵێن چاوەڕوانی ئەڵێن وەزعی ناسکە گەر وەزعی ناسکی کوردستان وا بڕە ئەو کەسانی کە شەوانە بە فرمێسک شەوگار بەسەر من لە چاوەڕوانی و کەسانی ڕۆڵەکانی ئەنفال کردووە کە ئەوان مردن من ناموێت دەسەڵاتدارانی کورد هەر کەسێک گوێی لە منەکە خۆی بە پرسەزانێت ناموێت دادگاییکەیت بەڕاستی ناموێ وا من خەریکە لە ناوەچم کە ئەنفالم نەبینیوە ئەیە گەورەکانیمە بۆ کوێچن داپیرەکانمان دایاپیرەکانمان هەموو ئەو فرمێسکانی لە پایچی پرسیارێکشم بۆ بەڕێز مامۆستا ئارام مامۆستا جەنابتان باسیەواکەن کەوا کۆمەڵەشت کراوە و خوێندن بۆ کەسوکاری شەید مامۆستا کوڕ و کچ بەڵێ سوپاس بخوایەوە خەریکە و کەسانی کە کوڕ و کچی شەید و ئەنفالکراوەکان بن تەمەنیان تێپەڕێ مامۆستایی خوشک و برا بە پلەیەک حساب ناکرێ یعنی بۆ بەلایانی کەم لەو ئیمتیازێ و زانکۆهەلەی بۆ حسابی بۆ ناکرێ بەلایانی کەم و سلفەی زەواجە و شتێک ڕەمزیکەوە کردوانە بە کۆڵی شێر بەسەرێما بۆ لەوانەش حساب بۆ کوڕ دەستت خۆش بێ مامۆستا ئێمە خۆی ئێستا هەمارکردنەوەی یاسامان هەیە ینی ئەو کاتە بەو شێوە بووە هەمارکردنەوەی یاسا هەیە ئێمە هەوڵە دێن ڕێنمایش دەرەچێ ئێمە هەوڵ دێن بتوانین ینی فراوانترین بە وەکو وزارەتی ئێمە پێمان باشە فراوانترین مافی امتیازات دابین بکرێ بۆ کەسوکاری شەید کاگالەکەم بەڕاستی من ئەوەی کەوا باسەکرێت ئێمە هەموو پەرلەمانتارانی عێراقیات کوێ بەدەنگ ئێمە چوون لە 2023 تا ئێستا پەرلەمانتاری پێشنای نەکرێت بۆ یاسایەک بۆ ئەنفال بەڕاستی من ئومێدم نەما هیچ یعنی تەواو بێ ئومێد بووم دڵنیام زۆر کەسی وەکوش بێ ئومێدە بوو زۆر بێ ئومێدتریش هەبێ نەگەر بەم شێوەیە خۆش بێ کاگادل زۆر بە کورتی تکایە من بۆکو باسم کرد لەو خولەیان پەرلەمانتارم تا ئێستاوەی من ئاگادار بم دوو پێشنیاری یاسا لە ناو پەرلەمانی عێراقی هەیە یەکیان دامەزراندنی سندوقێک بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری گۆڕە بە کۆمەڵەکان و دانێشیان تایبەتە بە هەڵەبجە بە دڵنیاییەوە ئیشمان لەسەر کردوون و نایکەینە منەت ئێمە قەرزداری کەسوکاری ئەنفالی لەگەڵەوە دانیم کەس قەزیەی ئەنفال بە سیاسی بکە ئەنفال تاوانێکە دژی مرۆڤایەتی بۆی ئەنفالکراین لەبەر ئەوەی کوردین کەسوکاری ئەنفال و ئەنفالکراوەکان مڵکی هیچ حزبێکی سیاسی نین لە کوردستاندا بۆیە ئەرکی ئێمەی هەموو پەرلەمانتارانی کوردە بەبێ جیاوازی نەیکەینە مزایەدەی سیاسی واجبی خۆمانە کە کار بکەین بە دڵنیاییەوە لە بەردەستماندایە کە کار بکەین وەکو باسم کرد دوو پێشنیار و پێشنیارێکیان هی وەزارەتی شەهیدانە کە بۆمان بێ بەڵام بۆ یەک زانیاریت گۆڕی بە کۆمەڵ لە ناوەڕاست و جنوبی عێراقیشدا هەبووە تا ئێستا کەس قەرەبوو نەکراوەتەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێشکەش بە کەسوکاری قوربانیانی گۆڕە بە کۆمەڵەکان و ئەنفال کراوە لە دەسەڵاتی خوار و ئەم خزمەتگوزاریە پێشکەش نەکراوە دەستت خۆش بێت کوێستان لە سلێمانی خوێنکاری زانکۆ
دەستخۆشیەکەم بەڵام ئەگەر بمانەوێت پرسیار بکەین و چەندین وەڵام وەرگین لە بەرنمەیەکی وایە ناتوانین بەڵام من پرسیار چەندین پرسیارم نووسیوە بەهۆی کەمی کاتەوە ناتوانم ئەو پرسیارانە ئاراستە بکەم سەرەتا پرسیاریەکەم بۆ مامۆستا ئارامەیە جیاوازی موچە لە نێوان شەهیدی سەنگەر و ئەنفال بۆ کە کەسێک شەهید بوو یاخۆت کە کەسێک ئەنفال کرا لە دوای شەهید بوونی بۆ پلەی بەرز ئەکرێتەوە ئەو پلە بەرزکردنەوە مانای چی ئەمە حەزەکەم پرسیاری دووەمت لێ بکەم ئینجا وەڵامم بێتەوە یاخۆت بەڵێ فەرموو پرسیاری دووەم باست لە ئاماری جینۆساید کرد هەرچەنە زۆر باس نەکرد ئیشێکی ورد کرا بێ یان نا بەڵام وتت ئامارێک نییە یاخۆت ئامارێکی تەواو نابێت ئەو پرسیارەت کرد یعنی ئەو قسەی خۆت بوو باشە چۆن بە جینۆساید ئەنفال ئەناسێنی ئەو پرسیارە و ئەگەر وتت سیستەمێکی ئاماری نەبوو ئەو کاتە و تەخمینیش هەبووە ینی بە تەخمین قسە کراوە خۆ ئێستا سیستەمی ئاماری هەیە ئەگەر سەیری حەجمی ئەنفال و کیمیاباران بکەین زۆر زۆر گەورەتر لەو چەند توێژینەوەی کە لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە کە چەندین کەس هەست بە مەسوولیات ئەکەن و کردویانە بۆچی ئەیگەڕێنیتەوە بۆچی زۆر سپاس سپاس بۆ کوێستان خان سەبارەت بە جیاوازی موچە ئێستا هەوڵی تەقەلای ئێمە هەوڵ و تەقەلای ئێمە بۆ نزیک خستنەوەی ئەوانەیە لە یەک بە دوو جۆر هیچیانەوەی لە یاسا هەموارەکە داوامان کردو بە ڕێژەیەک موچە بۆ هەموو موچەی بنەڕەتی بۆ هەموو شەهیدان زیاد بکرێ ئەمە بنەڕەتیەکە ئەوەی تریان پلەیە ینی پلەی پێشمەرگاتی جیاوازە لە شەهیدانە ئەوەش ئێمە ئێستا بەنامەیەکمان هەیە کە داواکەین لژنێکی باڵا دروست بێ مەسەلەی پلە تایبەت بێ بۆ لیژنە باڵایە کە وزارەتی پێشمەرگە وزارەتی دارایی و لانی پەیوەندیاری تر ئەرچی ئەوە بگرنە بەریانی جیا بکرێتەوە لە کاروباری بەڵێن شەهیدانە و ئەو نسبەکەس بۆ هەموو داوامان کردو لەسەر بنچینەی موچەی بنەڕەتی نەک پلاوە ئێستا داوە دەرەکەوێ هەوڵەکەی تریش ئەوە ینی پلا پەیوەندی بە پێشمەرگایەتیەوە وەکو هەر کەسێک لە داوەندەزگایە کارەکە بەشێ لە موچەکە پەیوەندی بەوانەوە هەیە ئەمە ئێستاکە خەریکی ئەو کارێن ینی ئەو مەسەلەی پلەکان بەو ڕێنمایی بەو سیستەمە بکەین ئەو پرسیاری دووە مەسلەی ئامار ینی من حەزەکەم ڕاستیتان پێڵێ من هەڵتان نەخەڵەتێن و زۆرشتانە وەکەوەی جوولەکە ئەرمەنیەکان شتەکان ئەوە وایانی بەڵام مەسەلی ناساندنی جۆنەساید زۆر پەیوەندی بە ژمارەوە نییە بۆزنیەکان 8,000 نیە هەندێک شوێنی ترەوەی پەیوەندی بە کۆمەڵی پێوانەوەی هەر ژمارەی هەرتیانی ینی یاسایەکەیە ئەوەی پەیمانی بڵێن دانراوە بۆ ڕێگەگرتن و سزادان سەبارەت بە تاوانی جینۆساید ئەوە پەیمانێکی نێو دەوڵەتیە ساڵی 1940 لە لەنانەتەوە گرتەکان دایخراوەتە کرد پەیامەکەت گەشت بەڵێ بمبورە چووکە ڕەتی بە ژمارەوە نیە ئەوە وەڵامەکەت وەرگرتەوە بەڵێ فەرموو کە پەیوەندی بە ژمارەوە نییە ئەی ئەو پێوەرانە لەسەر چیدا ئەنرێت بڵێ پەیوەندیەکە ئەزانین چۆنە تۆ ئەڵیژ کۆمەڵ ینی کۆمەڵ چۆن وەسفەکە ینی کۆمەڵ ئێستا جارێکیان لە ئەڵێن لە ئەو تاوانبار عەلی حەسەن مەجیدیان پرسیوتی 100,000 زیاترنەوە شتێکی لەو بابەتە ینی بە ئیهانەوە ینی ئەگەر 8,000 باوڕین ئەوەی بۆزنیەکان بە جینۆساید ناسانرە ئێست چۆنیەتەکە گرنگە چۆنێتی بەڵگەکان گرنگە بە کۆمەڵەکە ئاشکرایە ینی کۆمەڵەکە ئاشکرایە هیچ ئەوە جبەر جینۆساید ناسران لە ناو عێراق ینی ئێمە لەوە تێپەڕ بووین لە مەسەلەی بە کۆمەڵ کوژی هەر ئەوەیە بەڵگەی زانستی و پشتیوانی سیاسیمان بۆ پێ باز بۆم دەرفەتە پرسیارەکانم دوو پرسیارم هەیە لە کاک عادیل و پرسیارێکیش لە کاگارام بەڵێ هەردووکی بکە فەرق بەڵێ عزیز عەبدوڵڵا لە ناحیە ڕزگاریەوە کاک عادیل باسی ئەوەی کرد کە لە بەغدا چیمان کردو چیمان نەکردو ئایا ئێوە تۆ بە خوێنی ئەنفال چوویتەتە ئەو جێگایی کە جەنابەت ئێستا لەسەر ئەو کورسیە لە بەغدا دانشووی تا ئێستاگە توانی وتە سەردانی بگۆڕە بە کۆمەڵەکان بکەی لە ناوڕاست و خواری عێراق کە بزان چەند گۆڕی بە کۆمەڵی ئەنفال هەیە ئەوە پرسیاریەک پرسیاری دوو جەنابەت ئەڵەی مستەشار یا خود تاوانباران ئەوە بێ لە نەحەی خۆی یا لە جێگاکەی خۆی یا لە شارەکەی خۆی کەسوکاری ئەنفال کراوەکان شکات تەقدیم بکەن یا تەڵەب تەقدیم بکەن باشە ئەوان داوا کراون باشە ئەوان داوا کراون بۆ کاتێک ئەگەر نەچوونەتە بەردەم دادگا ئێمە خۆ نەمانوتۆ هەر هەمووی تاوانبارە و هەر هەمووی ئەبێ وەکو یەک بێ
بەڵام تیانە هەیە باشە خۆ نەچوونەتە بەردەم دادگا ئایا جەنابەت کارێکی وات کردووە کە ئەوان بچنە بەردەم دادگا و کەسکاری ئەنفال کراوەکان کە پێی دڵخۆش بن بەڵێ زۆر سپاس بەنسبەت ئەو پرسیارەیە کەمیشەوە من ڕوونکردنەوەیەک بم ینی سەردانی گۆڕە بە کۆمەڵەکان یاخۆ گەڕان بە دوای گۆڕی بە کۆمەڵە ڕەنگە لە زمنی ئەرکەکانی ئەمانە نەبێ وەکو پارلەمانتار بەڵێ فەرموڵامە دەمەوە بۆ سەردانی گۆڕە بەکەمە خۆی یاسا هەیە نییە بەڕاستی یاسا کۆنتترۆڵەوە کردووە کە چێ بیکە و ڕاگەاندنەکان چۆن بێ و قانونی عراقیەوە بەسراوەتەوە وزارەتی مافی مرۆڤ ئێمە خۆشمانیان وکو پلانی وزارەتی کاروباریشن بۆ ئیشەکان بەڕێک پێچی بڕە من ئەزانمان هەمووی ئامادە بوون جاری وای گلەیان یان ویستیانە ئامادە بن گلەیان کردووە هەتەنات برادر گلەی کردووە لە من و بۆ پێنەوتوین و ئامادە بوون یانەوە کێشەی ئەویان نییە بەڵام ئێمە ویستومانە کارێکی وا بکرێت ئیشەکە بە ڕێکوپێکی بڕوات و مراعاتی ئەوە یاسایە بکرێ ئەو تیمەی عێراقیەکە ئەوە زۆر گرنگە لەگەڵ ئێمە کارەکان ینی ڕچای ئەو بکەن بۆی کاری ترمان لەگەڵ بکەن زۆر پەیوەندی بەوانەیە ئێمە هەوڵمان داوێنی کارێکی وا بکە زۆر قەڵباڵغێکی زۆر دروست نەبێ جەناب بە ڕێزانە هەمویان ئامادە بوون سەبارەت بە سەردانکردنی ئەو شوێنانە لەوانەیە مامۆستا ئارام شایەتیەوەمە بۆ بدا کە ئێمە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی شەیدان سەردانێکمان ڕێخست بۆ مەهاری و بۆ شەرنافیە دوای ئەوەی ئەوان سەردانی شوێنەکەیان کە ئێمە لەگەڵ پەرلەمانتارێکی دەوڵەتی یاسا سەردانی هەمان گۆڕی بۆ کۆمەڵمان کردووە لە بیابانی مەهاری لە ناحیەی شنافیە بۆ دۆکیومنت لە بەردەستمدا دایە کە یەکێکم لەو پەرلەمانتارانی واژۆی 51 پەرلەمانتارم کۆ کردوتەوە داومەتە بەردەست سەرۆکاتی پەرلەمان بۆی بابەتی گۆڕە بە کۆمەڵەکان بکرێت بە یەکێک لە کارنامەی پەرلەمان بەڵام بەداخەوە پەرلەمان وەڵامی نەبووە سەرۆکاتی پەرلەمان وەڵامی نەبووە و بەڵگەی ترم لە بەردەستدایە وەکو خۆمەکو پەرلەمانتارێک کاتێک کە گۆڕەشی بە کۆمەڵ لە دەوروبەری کەرکووک دۆزرایەوە داوام لە سەرۆکاتی پەرلەمان کرد کە لیژنەیەکی تایبەتی مافی مرۆڤی پەرلەمان و لیژنەی شەهیدانی پەرلەمانی عراقی بنێرێ بۆوێ بۆی بکەین بە کەیسێک لە ناو پەرلەمان بەڵام بەداخەوە لە ناو لایەن سەرۆکاتی پەرلەمان ئەو وەڵامدانەوە نەبووە بە دڵنیاییەوە ئێمە بە خوێنی کەسوکاری سەربەرزی ئەنفال و چیمیاباران و گۆڕە بە کۆمەڵەکان گەیشتوینەوێ کەم تەرخەمیمان نەکردووە ئەڵێم کەم تەرخەمین تا ئەو دقێش بەڵام ئەوەی لە تواناماندا بوو بێ کردومانە و بەڵێنیشیان پێ دەین کە دەیکەین بەڵێ دەستت خۆش بێ سیاری درم بۆ کاگارام چەند ساڵێکەوە چەند فترەیەکە سندوقێکی هاوکاری بۆ کەسکاری ئەنفالکراوەکان و شەیدان دانراوە لە هەولێر تا ئیساگە هیچ بوونێکی نییە ئایا بۆ زۆر سپاس خۆی سندوقەکە بوونی هەیە بەڵام تۆ ئەزانین پێش ئێمە ماوەیەک وەزیر نەبوو لەوێ ینی سستی تێکەوتوو ئێمە لژنێکمان دروست کردۆ نییە و بەشێسە لەو پارەی کە پەرلەمانی کوردستان تەرخانی کرد لە سەتادەیەکە من دەست بەجێ بەکارمان هێنا هەڵمەت چەندین هەڵمەتمان کردووە گراگادار بن لە شارەکان بۆ هاوکاری تەندروستیانی و کارەمان خێراتر کردووە خێراتریشیەکەین و بەنامەمان هەیە دوایی بڵێن ئەوەی کە ئەم یادانەتەوەەوە بێ ینی پێداچوونەیەکی تر بکەینەوە زیاتر بەگەڕخین بەڵێ دەستت خۆش بێ فەرمو زۆر سپاس وەڵا وەک تێبینێک جارێ سەرەتا بۆ بەرنامەکەی تۆ سپاس وەکتی بینێ سەرەتا بۆ بەرنامەکەی جەنابە دەکرا بۆم کۆمەڵە خەڵکیانی لەبەرەوەی کە قسە زیاتر ناوی خۆشت بڵێ بڵێ قسە نای خۆمەڵێم کەمتر لەم خەڵکە بانگریا بۆ منە سێ کەس قسەی کەسێکی بکردای ماشتر بوو بۆ تێبینێک بۆ بەرنامەکەی جەناب بەڵێ پەرۆشی ئەوە بوو بۆ ئامادەبوون لە بەرنامەکە وای کرد کە شێرزاد خورشید لە ناحیە ڕزگاری هاتووم سەرەتا حەزەکەم شتێک بڵێم ڕاستی خەونی هەموو کەسوکاری ئەنفالکراوەکانەوە تەنها مستەشارێک تەنها تۆمەتبارێک ئەنفال سەرەتا بە دادگا بگەێنرێ نێبڕاتە بەردەم دادگا ئەمە ڕووی پرسیارەکە لە کاگارم ڕاستی و نوێنەری حکومەت و وزیری شەیدانیش تەنها خەونی کەسوکاری ئەنفالەوە تەنها مستەشاری یاخود تەنها تۆمەتبارێک بچێتە بەردەم دادگا ینی ناتوان ئەمەش بکرێ سەرەتا تاقیشی کەنەوە بۆەوەی کە بزان نەکریان پرسیارەکەم باسیەوەکەم باسی موچەی کرد ڕاستی موچە کە 450,000 دینارە کارم لەسەرتا باسی بە پرسیار لێکرد باسیەوەی کرد من پێڵێم موچێک لە نێوان 6 تا 8 خێزاندا بابلین 450 بەشی چیەکات لەو هەشتەر خێزانە زیاد لە 3 تا 4 با بڵێن خوێنکارن خوێنکاری زان کۆن خوێنکاری مەدرسەن با بڵێن خوێن ئەمە سەر ڕای ئەوەی شام تۆ سێرەکەی موچەکە ئەوەندە نییە کە بەڕاستی 20 کەس داوەتکەین 450 سەتیاچی و نامێنێت پرسیاری دوم شەر بۆ کاک ئارامە ئەوەیە کە باسی ئیمتیازات و زەی و خانوو بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان بەڕاستی من پێ دەڵێم تەنها لە داهاتی نەوتی حەسیرەکە لە سنووری ناحیە ڕزگاری و سەرقەڵایە
خانوو و موچۆ زیێکانشی بۆ دابی نەکرێت. بەڵێ زۆر سپاس مامۆستاگیان وەڵامی تۆ. وەڵام سەبارەت بە موچە ڕاستەکە ئێمەش پێمان وایە و خۆمان ماوەیە کە باسیەکەین و داوامان کردو سەر لەو یاسایی لەبەر دەستمان داوامان کرد موچە زیاد بکرێن پێمان وایە ئاستی کە سوکاری شەهیدانە بێ بەرز بکرێتەوە چکە گۆڕانکاری لە ژیانە بووە پێداویستەکانی ژیان گۆڕانکاریەوە زۆر بەجێەوە خۆمان داوامان کرد و بەرگری لەواکەین و هیوادارین ینی پەسەند بکرێت لە پەرلەمانی کوردستان. داهاتی نەوت ئەوەندەی ئاگادار بین ژمارەیەک لە نزیکەی 2000 خانوویە شتێکی وە هەر لەو داهاتی نەوت بوو ینی بودجەی تایبەت تەرخان کراوە بۆ ئەو خانوانەی کە ئاکرێ کاری لەسەر کراوە ئێمە هەوڵی تری شەدەین بۆ ئەوانی بۆ ئەوی لەو داهاتی نەوتە زیاتر بەگەڕ بخرێ بۆ ئەو مەبەستانە. بەڵێ بەڵێ کاگادل لە ئەسنای قسەکانی باسیەوەی کرد ینی داواکردنی تۆمەتباران لە نێوان یاسا و سیاسیایە کاک لە تریش باسیەوەی کرد کە بەرەی کوردستانی بە سیاسی من پێی ئەڵێم ئایا سیاست زاڵ بۆ بەسەر دادگا یاخود دادگا زاڵە من بۆ خۆم وڵامەکە لای خۆمە بەڵام کاگادل حەزەکەم ئەوەیش وڵام داتۆم ناڵێم ئەمڕۆ لە کوردستانە سیاست زاڵ بۆ بەسەر یاسادا نەهێشتۆ دادگا زۆر سپاس. دوای ڕوخانی ڕژێم لە عراقدا دادگایەک دامەزراوە کە پێی دەگوترێت دادگای باڵای تاوانەکان بۆ دادگایکردنی تۆمەتبارانی ئەو کەیسانی کە لە بەردەمی بوو. کەیسی ئەنفالی شێکێک بوو لەو دادگایانە لەو کەیسانە لەلایەن محکەمەی اتحادیەوە یاخود دادگای باڵای تاوانەکان بڕیارێک دەرچۆ بەوەی کە تۆمەتبارانی ئەنفال فلان و فلان و فلان دەستگیر بکرێن کە بڕیار دەرچۆ بێت جێبەجێ بکرێ. من دەڵێم ئەو بڕیارەی کە لە هەرێمی کوردستان دەرچووە لە کاتی بەرەی کوردستانی کە بڕیارێکی سیاسی بووە نەوەک یاسایی هیچ قیمەتێکی یاسایی نییە بەڕووی یاساوە. محکەمەیەک دانراوە کە نیزامێکی ناوخۆی هەیە و یاسایەکی بۆ دانراوە لە پەرلەمان یاساکە پەسەند کراوە بەپێی ئەو محکەمەیە بڕیاری دەستگیرکردنی ئەوانە دەرچووە. هەر بڕیارێکی تر دەرچوو بێ بڕیارەکە یاسایی نییە. بۆیە پێویستە ئەو بڕیارانی کە لە محکەمەی لە دادگای باڵای تاوانەکان دەرچوون جێبەجێ بکرێن. من دەڵێم ئەو بڕیاری کە لە دادگای بەغداوە دەرچووە ئەوە بڕیارە ڕاستەکەی و دەبێت جێبەجێ بکرێت. دەستت خۆش بێت. زۆر سپاس. کاکەنوەر جەنابەت وەکو ئەخیر کەس. من ئەمر حەمەدا و تاقانەیە نفال لە کەلار هاتووم. پرسیار یەکەم بۆ مامۆستا ئارام لامای پرسیاری دووەم و سێمیش هەر بۆ مامۆستا ئارام بێت. بە کورتی. مامۆستا ئارام تا چەندی ئاورتان لەو کەسانەداتۆ کە لە گۆڕە بە کۆمەڵەکان ڕزگاریان بووە نزبیان 8 کەسن. معنای چییە تاکو ئێستا ئیهمالتان کرد؟ ئەوانە شایدی زیندون بە کەسوکاریان فالکراوەکان. پرسیاری دووەم مامۆستا ئارام ئەو پارەیە کە بۆ خانوو بە کەسوکاریان فالکراوەکان لە پەرلەمان تەخسیس کراوە بڕی پارەکە 36 ملیۆنە. بەچی حەقێک ئێوە 27 ملیۆن و نیوە دەنە کەسوکاریان فال؟ ئەگەر ئەڵێی بۆ مەقاولەوانەی کراوە خانووی زیادەکرێ ئێمەش حەقەوەکو مەقاولی حسابتان بۆمان بکرا ئەو بڕەپارەتان بدات ئێمە نەک بتاندایێتە مەقاول. مامۆستا ئارام پرسیاری سێم ئەگەر جاش و مستەشارەکان ڕاپێکی بەردەم دادگاکەن پێمان بڵێ ئەگەر ڕاپێکیان ناکەن مامۆستا ئارام جەنابەت زۆر بەداخەوە تۆ پیاوێکی زۆر بەڕێزی لای من زۆر بەداخەوە مشت پێ دەڵێم بۆ دەست لە کار ناکێشیت. زۆر سپاس. بەڵێ بەنسبەت پرسیاری سێهەمتەوە بەدەر لەوەی دەست لە کار کێشانەوە کە ئەوی تر پێیوەستە بە وەزارەتی ناوخۆ بڵێ مامۆستا. بەڵێ سەبارەت بە پرسیار یەکەم ڕزگاربووانی ئەنفال لە ڕاستەکە ئێمە خۆمان لە بەشی ڕاگەیاندمان ڕاگەیان کەوانە ئەو دۆکیمنت بکرێن مەسە بایەخیان پێ بدرێ ینی ئەوە هەیە ئەو هەوڵە بێ بایەخی زیاتریشیان پێدێن ئێمە ڕاستە ئەو پرسیارە هەندێک بایەخ درا وەڵێ بە بایەخی زیاتر بێت من لەگەڵ کاگەنوەرم. پارەی ئەو خانووی خۆکردانە خۆی سەرەتا بڵێن بۆ وەکو مەقاولات دەرچوو بوو بە 36 ملیۆن بوو بۆ مەقاول. دوایی تر بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە بووە هاتووە بۆ ئێمە لیژنەی پسپۆرت تەماشای کردووە یەکێ لەو کارانەی کرامە هەڵسەنگاندن لە نێوان خانووی کە مەقاول ئەیکا و خانووی خۆکرد بۆ کە سوکاری شەید کامیان باشترە ئیترە و بڕیارە زیاتر تەجروبەی پێشتر هەبوو خانووی خۆکرد بێ و بۆی ژمارەی خانووەکانی زیاتر بێ ئەو پارەیە کە تەرخان کرابوو. هەڵبەتە مەقاول زیادا خات سەری ئەوە شتێکی دنیای تەبیعیشە و ئاساییە زیادا خات بەڵام خانووی خۆکردەوە بڵێن خۆی ئەیکا کاریشکە ئەو پارەیە هەمووی دراوەتەوە ینی لە خانووی خۆکردەکە نییە ژمارەکەی زیادی کردووە ئەوە ینی ئەوە لیژنەی هەوە توانین تەماشای هەموو ژمارەکانم کرێ
بە بڕیارێکی سەروتر بووە و هەموو پارەکەش سرف کراوەتەوە ینی 36 میلیۆنەکە دابش کراوەتەوە ژمارەی خانووی کۆمەڵی ژمارەی خانووی زیادی کرد بۆ کە سوکاری ئەنفال. مەسلەی ئەوەی دیسانەوە تاوانبارانی جنۆساید بەڕاستی من بەکردەوە چوین بۆ بەغدا بەکردەوە ئەوە نووسراومان کردووە بەکردەوە لە پەرلەمانی کوردستان داوامەکرەوانەی تیانە بێ و ئێستاکە ئێمە لەگەڵەوە دێن ئەوانە دادگایی بکرێن بەڵام ئەو کاری دادگایە ینی من ناتوانم وەکو وەزیرە ئیشی دادگا بکەم بەڵام لایەنە سیاسەکەی لایەنە پێویستەکەی ئێمە ئەرچی خۆمان ئێمە جەختمان کردێتەوە لەسەری پێمان باشە بکرێ ئەوە داواکاریشی کە سوکاری باوڵێن شەهیدانە پێمان باشە بکرێتەوە ئێمە ئیشی لەسەرەکەین و ئەوەی دەرەوەش وتماری ئیشی لەسەرەکەین من خۆم ئەڵێم ئەبێ ئەوانە دڵنیاییان لا پێیانە بێ ئەو میلەتە ڕۆژە لە ڕۆژان پێمان باشە دەستی بگاتە ئەوان زۆر بە کورتی هیواتان بەوە هەیە کە دەکرێت من بەڵێ من هیوام هەیە هیوادارم ینی پێم خۆشە بکرێ پێم باشەوەی بێ هیوا و بێ ئومێد نەبووی لە مەسەلەکە من هەخۆم پێم باشە بکرێ ئیترەوە نازانین مێژوو چۆنە بەڵام پێم باشە بکرێ. بەڵێ بینەرانی عزیز پشوویەک و بەردەوامە بین لەگەڵتان.